ئەمە پردی زارگەلی خەلیفانە. ماوەی 5 مانگا بەهۆی خۆپێداکێشانی ئۆتۆمبیلێکی بار هەڵگر زیانی بەرکەوتووە و تا ئێستا چاک نەکراوەتەوە. بەپێی تابلۆی هەڵواسراوی پرۆژەکە دەبوایە لە ماوەی 100 ڕۆژدا تەواو بکرێت و پردە نوێیەکە بکەوێتە کار. بەڵام بەهۆی سستی لە کارکردن لە پرۆژەکەدا ماوەی 150 ڕۆژە هێشتا ئەو پردە بەڕووی شۆفێراندا نەکراوەتەوە. کاکە هیوادارین داوا لە حکوومەت یاریمی کوردستانەکەین، داوا لە بەرپرسانی دارەی سەربەخۆی سۆران و قەزای خەلیفانەکەین. ئەو پردا ماوەی 5 مانگ و شتەکە ڕووخایە بە هۆکارێکەوەی کە تڕێلەکی گەورەوە سەری کە تێوجارە باری قورس بە و پردەکە بەو شێوەی لێهات. هەنی لە مێژە ئەو ڕێە چاڵ و چۆڵی وەی تێدا بە قورعان هەموو سیارەکانی وێران کردن. باشە یعنی بڕیار بوو لە ماوەی کەمتر لە 3 مانگ 3 مانگ و شتێک چاچی بکەنەوە ماوەی 5 مانگەوەیە. دووبارەوەش هەموو ڕۆژە یعنی بە خۆڵوانەی بەسەرا دەکەن کاگار هیچ نەبی نەفتە ڕەشەکی لێدەن لە ئەوی ئەو چاڵ و چۆڵانەی نەکەویتێ. ئەگەرچی پردی جێگرەوە و کاتی بۆ هاتوچۆی ئۆتۆمبیل دروست کراوە، بەڵام ڕێگاکە پڕگەتی لە چاڵ و چۆڵ و قەرەباڵغێکی زۆر بە تایبەتی لە ڕۆژانی پێنجشەممە و هەینی دروست دەبێت. پێمان خۆشە چاپ ینی ڕاستی ڕێگاچی خراپە هەموو ڕۆژێ ینی بەتایبەت لەو لۆفێ پێش ئەو پردەی زۆربەی جاران لەوێ دەعامەژی گەلێک زۆرەکرێ. یعنی پێمان خۆشە لەمە چاپکری بەڕاستی. ئارێ وڵا هەر بەخۆم ئەم دوێ دام پردێ لەو سەر ڕێسرێژمێ لەوەی قەرەباڵغیێرە. ئارێ وڵا بەتایبەت ئەو وەختی چار چۆری عنی باران وەدێ ئەو دەشۆرینی زۆر عنی قۆرتێکەونێ عنی چار چۆری گەلێکدان ئارێ وڵا. دروستکردنەوەی پردی زارگەلی خەلیفان درێژیەکەی تەنها 25 مەترە و گوژمەی 611 ملیۆن و 964 هزار دیناری بۆ تەرخان کراوە. لە ساڵی ڕابردووشەوە ئەمە سێم پردی ئیدارەی سۆرانە کە بەهۆی خۆپیاکێشانی ئۆتۆمبیلی بار هەڵگر زیانی بەربکەوێت. لە حاجیۆمەرانەوە تاوەکو قەزای خەلیفان 8 پردی هاوشێوە بوونیان هەیە کە لە کاتی لە کارکەوتنی هەر پردێک لەمانە گرفتێکی زۆری هاتوچۆ لە ئیدارەی سۆران دروست دەبێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، پردی زارگەلی خەلیفان.